باز لە گرنگی جلوبەرگی کوردی و خۆشەویستکردنی جلوبەرگی کوردیەکەین لە لای مناڵ. چەندە گرنگە ئێمە لە باخچەکانەوە لە کاتێکە کە بۆنەیەکە بێت نەک بە تەنها لە کاتی بۆنەکانە ڕەنگە لە زۆر کاتە تۆ بتەوێت بابەتێک لە لای مناڵ خۆشەویستکەی گرنگەکە لە زۆرینەی کاتەکانە گرنگی تاوا بۆ بابەتە بێت کاتە چەندە گرنگە لە تەمەنێکی مناڵیەوە ئێمە جلوبەرگی کوردی لای مناڵەکانمان خۆشەویستکەین ئەگەر بێت و لە تەمەنێکی مناڵی ئەم بابەتەمان خۆشەویست کرد لای مناڵەکان دڵنیام لە گەورەی شاڕنگدانەوەیەکی زۆر باشێ بێت ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ کاک تۆفیق سعید کە بەڕێزیان کە لە پورناسن ئێستا لە ستۆدیۆ ئامادەن دڵنیام گلێشی لە ئێمەیە کە ئێستا بۆ جلوبەرگی کوردیمان لە بەرانیە کاک تۆفیق سڵاو لێبێ بەیانیتان باش و سڵاوتان لێبێ و سڵاو لە تاکتاکی بینەرانی بەڕێز و جەژنتان پیرۆز بێ جەژنی نەورۆز لە هەموو گەلی کورد پیرۆز لە تۆش پیرۆز بێ با بە گلەکانی تۆ دەست پێ بکەین گلەی چی هەیە لە ئێمە جلی کوردیمان لە بەرانیەوە بەڕاستی ئەم یادە یادی چییە یادی نەورۆز و جلی کوردیە باشە ئێمە کە باسی جلی کوردیەکەن مەعقولە من بە چاکە توپانتۆڵەوە بێم و باسی کەلەپور بکەم نابێت جوان نییە باشە ئەی بەڕێستان بۆ جلی کوردیتان لە بەرانیە کە من گلەی لە ئێوە ناکەم گلەی لە دەستەی بەڕێوەبەری ئێرە ئەەکەم کە ئەبێ جلتان بۆ دابین کە ئەبێ ئەو جل بۆ ئێوە دابین کات و ئێوە جلەکان لەبەرکەن و جلەکان لێرە مڵکی ئێرە بێ بەڵام ئێوە بەکاری بێنن باشە بۆچی تەلەڤیزۆنەکانی کەندا و بە عەگال و بۆ دیزاشە ناشرینەوە هەرچەنە ڕێزم هەیە فەخری پێوەکەن شانازی پێوەکەن ئەی توخوا ئەو جلە کوردیە جوانە ڕەسەنە توخوا گوناح نییە لەبەر نەکرێ بەخوا ئێمەش بەشی گرنگیمان پیاوە کاک تۆفیق جا زۆر ئەم مانگەش بە تایبەتی چکەیتر بەیانی بۆنەکانی تویتر لە سبینە و سێرمان کە باشەکە چێمانمان لە بێمە بینێ بەخوا لە هەڵەبجە بۆ سەرمایە بەفرەباری بە جلوبەرگی کوردی دەستان خۆش بێ و لەشان ساک بێ جا یەک خاڵی تریش ڕۆژێکیاندا ناوەڵا ئەمە ڕۆژی جلی کوردیە ئەی توخوا 364 ڕۆژەکەی ترچیە ئەوی تریان بیکەن بە چاکە توپانتۆڵ و عەگال کورکاکە هەموو ڕۆژی جلی کوردیە چۆنە بێ ئەو شتە ئەسڵەن من گوناحم لەیە کە ناویان ناوە ڕۆژی جلی کوردی باشە کاتە کاک تۆفیق ئەمڕۆ تەوەرەکەمان لەسەر خۆشەویستکردنی جلوبەرگی کوردیە بە تایبەت لە لای مناڵ بۆیە باسی مناڵەکەین ئەگەر بێت و ئێمە هەموو بابەتەکان هەموو ئەو بابەتانی کە هەیە لە ژیانمانە لە تەمەنێکی مناڵی و کاری لەسەر بکەین بە دڵنیای و لە گەورەیە ڕنگدانەوەیەکی زۆر باشیە بێت چەندە گرنگە لە لای مناڵ جلوبەرگی کوردی خۆشەویست کرێ و چۆنیش خۆشەویست کرێ لای مناڵ بەتەنها لەو ڕۆژەیە لە بەریکەیان چی بە حکمیەوەی من کاتی خۆی مامۆستا بووم 5 ساڵ مامۆسایەتیم کردو دوای بووم بە سەرپەرشتیاری هونەری و بەڕێوەبەری مەڵبەندێک لەش ساخ بێ سپاسانەکەم بڕواتان بێت لەو ڕۆژەوە من لەدایک بووم کە جلم لەبەر کردووە هەتاوەکو ڕۆژی تەطبیقی مامۆسایەتی من جلی کوردیم لەبەر کردووە یعنی ڕووم ناها چاکە توپانتۆڵ لەبەرکەم کەیانگو چاکە توپانتۆڵ لەبەرکە بۆ تەطبیقم گو قەیچێکە باوە جلی کوردیەوە بێ ڕووم ناهات یعنی وام لێ هات بوو بە مۆرچێک لەلام باشە ئەو کاتە بووە ڕەسەنایەتی هەبوو ئێستا بۆچی ڕەسەنایەتێکە تۆزێ کەس بووە و داماوە بەڵام ئەم ساڵ دڵمان خۆش بێت لە بەرەوەی ساڵانی پێشوو بۆنەکە تۆزێ بۆ بارودۆخە نەئەکرا ئەم ساڵ ئەبینی مانگێک زیاترە خەڵک مناڵەکان و ژن و پیا و بازار گەرمەیەشی پێوە دیارە ئەمە جێگەی دڵخۆشی نییە کە هاوە بەرەو پیری ئەو جەژنە پیرۆزاچی هەر زۆر بەخوا مناڵێکە بینم جلی کوردی لە بەرایە وازانم پارچێکە لە دڵم پارچێکە لە جگەرم یعنی ملت بریتە لە چی نەتەوە بریتە لە چی لە زمان لە خاک لە مێژوو لە جوغرافیا بەڵام ڕەسەنایەتی جلوبەرجیش یەکێکە لە ڕەسەنایەتی نەتەوە پەیوەستە بە کەلتورەکەت ئێستا من ئەگەر بچمە ئەوروپا بە چاکە توپانتۆڵێکەوە بگەڕێم تەنانەت یەک جووت کڵاشم لە پیابێ ئەزانەوە کووردە یەک شتم لەبەرا بێ کە ڕەسەنایەتی کوردی پێوە بێ کاکە بۆ جلی کوردی لەبەر نەکەم حەقەکە لە چوویتە دەرەوەی وڵات جلی کوردی لەبەرا بێ اینجا با بێنە سەر بابەتی مناڵ خۆی بریتە لە شتێکی جوان بریتە لە جوانی بەڕاستی خۆی مناڵ پارچەیەکە لە تۆپە گوڵە گوڵ جاوەرە جلی کوردیشی لەبەر کە ئەوەنەی تر جوانی ئەکرێ بە بەریە پێویستە مامۆسایان هانی قوتابیەکان بدەن هانی خوێندکارەکان بدەن تەنانەت با دەوام بە جلی کوردیەوە بکەن مامۆسا خۆشە حەزەکەم بە جلی کوردیەوە دەوام بکەی
والله من بەڕێوەبەری پەروەردە بم لەم سلێمانیا تەعمیمەکەم گشتاندنەکەم هەموو مامۆسایە بەجلی کوردیەوە دام کە بۆ نەبێ کاکە بۆ لە وڵاتانی تر هەر کەسە جلوی بەرجی ڕەسەنایەتی خۆیانەوە داوامەکەن بۆ ئێمە داوام نەکەین بەجلی بەرجی ڕەسەنایەتی خۆمان کە لە هی هەموو دنیا جوانترە من تەحەداکەم هیچ لێ لە دنیا لە جلی کوردی جوانتر نییە زۆر جوانە ڕاست ئەنجا بەنسبەت مناڵەوە دیسانەوە من پێشنیارەکەم لە بەرنامەی خوێندنە لە منهەجی خوێندنە بەشێکە بێ بۆ پیشەمیلیەکانی نەتەوەکەمان وەیەکە لەوانە جلوبەرجی کوردی تا جلوبەرجی کوردی لە خوێندنە بچێتە مێشتیانەوە و حەزی لێ بکەن و خۆیان داوایکەن بەڵام کە بەڕاستی مەسەلەن ئێمە هانی منداڵەکان نەدەین و مامۆسا هانی مناڵەکان نەدا و بەڕێوەبەری قوتابخانە هانی مناڵەکان نیا و دایک و باوکیش بچێ هەر پانتۆلی کاوبۆی بۆ بکڕێوشتی هینی بۆ بکڕێ و جلە کوردیەکە ئەحمالکە کاکە وردە وردە جلەکە ئەپوشێتەوە با ئێمە ڕەسەنایەتی جلە کوردیەکە بهێڵینەوە ئەوە ئێمە قەرزاری باو باپیرانمانیان کە ئەم جلە کوردیان بۆ هێناوینەتە ئاراوە لە ڕووی تەندروستیشەوە چەند تەندروستە ینی جلی کوردی بە تایبەتی لانە بۆ خانمانیش لەوانەیە بە هەمان شەوە بێ کاک تۆفیق باشتر زانێریە ینی ئەم جلە بە شێوەیە لە شێوەکان دروستکراوە ئێمە پشتێنێکمانەیە کە پشت دەبەستێتەوە ڕادەگرێت لە کاروباری ڕۆژانە و کە لە کۆنا باو باپیرانمان لە گوندەکانیشیان کردووە ئەم شەڕواڵەیە کە زۆر فراوانیە بە پەلەکانت کە زۆر تەندروست بێت ئێمە کاک تۆفیق چۆن بتوانین جلی کوردی بۆ بۆنەکانی خۆمان کە هەمومانەی پۆشین بە تایبەتی بۆ نەورۆز ئەی دوای نەورۆز ئیتر دەست پێکەین بە سەیران و بە گەشتەکانمان بۆ شوێنە گەشتیارەکان ئەمە هەمیشە لە لای مناڵەکانمان خۆشەویستکەین هەمیشە لە لای وا هەست بکات کە ڕوتی ئەچین بۆ سەیران بڵێ باوکە جلی کوردیم لەبەرکە جوانە ئەمە چۆن و ئەمە دروست بکەین ئەمە هەمووی بە پەروەردەیە بێ مناڵ چییە مناڵ نەمامێکە نەمامەکە چۆنی بڕوێنی ئاوە بەرهەمیدێت بەخواری بیڕوێنە بەخواریەتە بەرهەم بەڕاستی و بە دروستی بیڕوێنە بەڕاستی بە دروستیەتە بەرهەم ئەو مناڵە ئەگە تۆ خۆشەویستی جلی کوردی لەلا بەرپاکەیت و بچێتە مێشی و دڵ و دەرونیەوە خۆی نەک لە بۆنەکانە لە ڕۆژانی تریشە داوایەکە مەسەلەن دایکی ئەڵە بابچین بۆ ماڵی پورە بۆ ماڵی خاڵێ بۆ ماڵی مامە بۆ ماڵی کەسانی تر خوادا جلە کوردی جوانەکانم لەبەرکە خۆی داوایەکە بەڵام تۆ ئەگەر هانی نەدەیت و ڕێپیشانگەری نەکەیت و باسی جلی کوردی بۆ نەکەیت و باسی جۆرەکانی جلی کوردیشی بۆ نەکەیت ئەمە کارەساتە کە لە لای ئاشنا نەبێت جەناب باسی پشتێنی کوردیت کرد من ویستم یەکێ لە باسەکانم باسی پشتێن بێ تەبەن جلی کوردی جۆرەکانی زۆرە وە لە کوردستانیشا بە پێی ناوچەکان ئەگۆڕێ ئێستا ئەگە جلی کوردی سلێمانی لەگەڵ هەولێر لەگەڵ کۆیە لەگەڵ مۆکریان لەگەڵ بادینان تەماشاکی هەرێکی ڕەسەنایەتی خۆیە تەماشاکی ئەمەی سلێمانی ئەوە بادینان ئەوە مۆکریان ئەوە فڵان ئەوە فڵانە طبعا جل یەکەم جوانیەکت پێ بەخشێ ئەوەیەڵێن فڵان کەس شیکە کابرایەکی قۆز و جوان پۆش و ڕێک پۆش و ئەمەیە دووهەم بۆ گەرما و سەرما کاریگەری هەیە لە هاوینە جلی فێنک لە بەرەکرێت لە زستانە جلی ئەسوور لە بەرەکرێت لە بەرەوەی بتپارێزێ ئەنجا جۆرەکانی مەسەلەن ڕاکوچۆقەیە بستارخانیە مەراخانیە کەواو ساڵتەیە کورتەک و شەڕواڵە ئەم شتانەمان هەیە ڕەسەنایەتی خۆیان هەیە هەر شتش جۆرە تەمەنێک لە بەریەکە هەر شتش لە وەرزێکە لە بەرەکرێت ڕانکوچۆغەی سلەیمانیە ڕانکوچۆغە دوو جۆری هەیە ڕانکوچۆغەی کانی تووچنارنە هەیە ئەوە تەنکە زیاتر بۆ هاوین لە بەرەکرێ ڕانکوچۆغی هەورامانی شەیە پێی ئەڵێن دووبات ینی بە دوو قەت هینەکە ئەکرێ پۆیەکە ئەکرێ و بەڵام یەک پۆ یەک تانەکەی یەکینە یەک ڕیسە ئەمان ئەسوورتر دەرەچێت تەنانەت بۆ زستانیش لە بەرەکرێ جاوەرە ڕانکوچۆغە لە بەرکە و کڵاشی هەورامی و مشتێکش لەسەرا بێ و کوڵەباڵێک یان پەستێکێکە لەبەر توخوا
لەمە جوانتر هەیە ئەمە پەیکەری جوانی نییە زۆر وەڵای جوانە ئەمە پەیکەری جوانی نییە ڕاستە زۆر جوانە بەڵام ئەمە شتێک باسکەین لێرەشەوە دەستخۆشی لە هەموو ئەو کەساناکەین کە گرنگی تاوەیەن بە پاراستنی دابوونەریت و کولتوری کورد تەنانەت ئێستا لە هەنێک باخچە و دایانگەکانی شاتەنانەت ئەگەر بۆ بۆنەکانیش بێ مەرس پاسیانەکەین کە گرنگی بە جلوبەرگی کوردەواریان بەڵام کاک تۆفیقەمە باسێک لەوە بکەم زۆر کەسەیە باز لەوە کاڵە من حەزەکەم جلوبەرگی کوردی بۆ نمونە بۆشم بەڵام تێچۆکەی زۆرە بۆ نمونەیترەمە بۆ خانمان بێ بۆ پیاوان بێ کڵاشێکرە بە 30,000 و چوزانم قاتەکەی ڕەنگە دنیایەکی تێبچێ ئەمانە پاساون بەڕای تۆ یاخود هەموو کەسێک بەشیەوە هەیە کە بتوانێت یەک دوو قات بەخوا ئەمە هەمووی پاساوە کاکە هەموو شتێک هەرزانتر گرانتر هەیە کاکە دەتۆ مەچۆ کراسێ بکە 500 دلاری تێبچێ شتێکی جوان بکە ئێستا دایک و نەنچی ئێمە پور و کە سوکاری ئێمە خاڵۆژن و ئامۆژنەکانی ئێمە هەتا ئەو ڕۆژەی بەڕەحمە بنچوونە ژێر گۆڕیشەوە هەر جلی کوردیان لە بەرابوو یعنی داوای جلی کوردی هینیشان ناکرد بڵێ وەڵا ئەگەر ئەمە لەو قماشە نەبێ ئەمە لەو سەڵتەیە نەبێ ئەمە لەو خامەکە نەبێ ئەمە لەو هینە نەبێ من لەبەری ناکەم شتێکی سادە و جوان و ڕێک و پێک و ڕێکپۆش ڕاستە من جاری وا هەیە جلی کوردیم لەبەر کردو هەر بۆ بەرنامە بەر هەمووی 30,000 تێنەچۆ زۆر زۆر جوانیش دەرچوانی بە هەرزانی و گرانی نیەوە دەستێ خۆش بێ شەرت نییە شتی گران جوان بێ ئەسڵەن من ئەڵێم ئەوەی کە شتی گرانە ئەوە مسریفە مسریفیش حتى آيناتياتي إن المسرفين كانوا إخوان الشياطين وكان الشيطان لربه كفورا إكاكا بو إسرابكي لجاتي يكراز 200 دلار تيبشي با 50,000 تيبشي با 30,000 تيبشي بخوا إنسان جلك جوانا كان نك جلك إنسان جوانك کورە خۆشی خوارد لە کۆنا کاکتۆفی من لە دایکی خۆمە دەست پێکەم کە ئێستا ژنێکە و بەتەمەنە یعنی ئەڵێ ماڵێکا 5 ماڵ بەیەکەوە بووین چەند مناڵیشمانە بووە چەند هێڵک نانیشمان کردووە هەر ئەم لە کوردیانەشمان لە بەرابووە ئێستا و بەڕێرەوەیە نەوەڵێ وەڵام مامەڵەکردنی ناخۆشە هەڵسو کەوت بەم جلانۆ ناخۆن ئەی چۆن ئەوان توانیانە ئەوە بکەن ئەی بوو ئێستا ناتوان کاکە بە ڕۆژیش نانیان پێوە کردووە چێشتیشان پێولان لێناوە پێشەوە نووسون مناڵیشان بەخێو کردووە پێشەوە چوونەتە دەرەوە ماڵان گەڕ ئێستاواڵین بە تایبەت ئێمە خانمان چون کار بۆ بۆنەکان جلوبەرگی کوردی لەبەرەکەین و ئیتر دنیای ئەکسسوارات و شتی قورس لە بەخۆمانەوە کە ڕەنگەینی ئەوە بێ بەڵام تۆ ئەگەر بۆ کاروباری ڕۆژانت بێ ڕەنگە ئاسایی بێ ئەمە کارە ساتە ئێستا من جارجار کچوو کوڕە بینم کە لە کاتی هاوسەرگیریانە مەسەلەن سواری ئۆتۆمبیلە بن و ئەگەڕێن بە ئینا جلی کوردیان لە بەرای بڕواکە ئەڵێ کچوو کوڕی منن بەقە هەموو دنیا پێم خۆشە ئێکاکە بە هەمووی هەر پانتۆڵ و تەنورە نەبێ بە قوربانێ بم با تۆزێ ڕەسەنایەتی ئەم قسانێکێکی بێمان خۆشمانەگرێتەوە با بینەران نەڵێن ئەوە تا قساکەن لەسەر خەڵکوانەوە ئەم بابەتانی کە باسێکین بەڕاستی ئێمە ژەگرێتەوە بێگومان ئێوە ئاوێنن چونکە لە هەموو ماڵێکان ئێستا لە هەموو ماڵێکە ئێوە هەن ئێوە ئەگەر جلی کوردیتان لە بەرا بێ بینەرانیش هانە درێن ئەمە زۆر گرنگە بەڵام تۆ هەر بە چاکەت و پانتۆڵ بەخوا قاتەکەی جوانە کورە با بڵێن قاتە کوردیەکەی جوانە وڵای قاتەکەم بە دقیقی کڕم بەخوات لە کوردیەکەی بۆ بەیانی حەزم کردێک مانگە خەریکی سوار ڕۆژڕۆشتم بەس بەشەکانی تری کۆ بکەمەوە ئەمە ژێ شەڕواڵەکەی بۆ بکڕە کڵاشی بۆ بکڕە ئەنج زایدەنەوە ئەم ساڵدامناوە مشکی و ئەو شتانەش دانێم لەگەڵیا بۆی کە زۆر جوانتر بێت بەساقە بم ئەو شتانەی کە تۆ ئەڵێ تۆ پێش نەورۆز بە هەفتەیەکەم ئیشانەکەی هێدە تۆ مانگی دوومان پێش نەورۆز بکە بە ئاسانی هەموو شتەکانت جێبەجێ بێوێتە دی زۆر ڕاستە گلەکان لە جێ خۆیاتی کاکتۆفیقیان ئومێد دەکەین هەموو ئەو بابەتانەی کە پێیوەستە بە گەلی کوردەوە بەنەتەوەی کوردەوە زۆر بە باشی پارێزرێ و هەر یەک لای خۆمانەوە هەنگاوێکی بەرەو پێشەوەی بۆ بنین بۆی کە گرنگی زیاتری پێ بدرێ سوپاس بۆ ئامادەبوون سوپاس بۆ تاوی زانیارەکانەمان دوومان بۆ چوونەکانت چکە زۆر دڵسۆزی بەرامبەر ئەو کەلتورەی کە هەمانە ڕاستی منی سوپاسیەوەکەم کە گرنگی بەو کەلتورە ئەیەن و داوا لە بەڕێوەبەرێتی ئێرە ئەەکەم ئەگە من بەڕێوەبەر ئێرە بوومایان نەمەهێژ یەک کەس بێتە ژوورەوە بە بێجلی کوردی ڕاستە دەوام مادەم کورد ساتە ئەبێ جلەکانیشی کوردی بێ کوردیەکی ڕەسەن بێ دەستە خۆش سپاسیەوە لە زۆرێک لە پرۆگرامەکانمانە بێگومان جلوبەرگی کوردی ڕنگدانەوەی زۆر زۆر تاوی هەبووە پێشنیارەکەش تەخێنە سەر و سەرچاو دەست و چاو خۆش بە کاتە زۆر بەخێر بێ